من گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێزیان بکەم. بەڕێز محمود حەیانی، دەمەوێت تایبەت بۆ پرسیار لە بەڕێزت بکەم کە چوارچێبەی هەماهەنگی لە ڕێگەی دوو لیژنەوە کاندیدی بۆ پۆستی سەرۆک وەزیران ڕێک خستووە کە گفتوگۆ لەگەڵ لایەنەکان بکەن بۆ یەکلاکردنەوەی جموجەڵەکانی پێکێنانی حکوومەت وەک ئاماژەشم پێکرد دەستیان پێکردووە. پێتان وایە پۆستی سەرۆک وەزیران بە خێرایی یەکلا بێتەوە؟ ناوی خۆی گەورە میهرەبان، سڵاو ڕێز بۆ ئەوەی بەڕێز خات و سۆبان بۆ بینەرانی بەڕێز هەروەها گەلی کوردستان. لە ڕاستیدا گفتوگۆکان ئێمڕۆ بە کۆتایی هاتنی ئەنجامی هەڵبژاردنەکان دەستی پێکرد و هەروەها چوارچێوەی هەماهەنگی وەک گەورەترین لست ئەو هەڵدەستێت بە هەنگاونان بۆ دەستنیشانکردنی سەرۆک وەزیران و سەرۆکی پەرلەمانیش. لە ئێستادا گفتوگۆکان لەگەڵ کوتە سیاسیەکاندا بەردەوامە، چوارچێوەی هەماهەنگیش دەرگاکانی کردوتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئەو قەیرانیانەی کە ئێستا لە عێراقدا هەیە. تاوەکو ئێستاش ناکۆچی هەمیشە لە نێوان بۆ لەبارەی سەرکردایەتیەکەوانەوە هەیە. ئەمە لە پەرلەمانی پێشوودا هەڵبژاردن ئەنجام دەدرا و دواتر هێزە سیاسیەکان یەکگرتنیان ئەنجام دەدا لەگەڵ لایەنەکانی تردا بۆ دەستخستنی گەورەترین کوتلە و زۆرترین کورسی پەرلەمانی بۆ ئەوەی دەسەڵاتەکان هەڵببژێرن. هەروەها سەرۆکایەتی پەرلەمان بۆ سوننەکان و سەرۆکایەتی کۆمار بۆ پێکاتی کورد و سەرۆکایەتی وەزیرانیش بۆ شیعەکان بوو. بۆیە ئەم دابشکاریە لە هەموو دەورەکانی پەرلەمان و حکوومەتدا هەبووە، ناکۆچیش هەبووە. ئەوەی کە ئەو پۆستەشی بەردەکەوێت ئەو سیانە بەرزترین پۆستن لە وڵاتە. ئێمڕۆ سەردانێکی بەڕێز مالیکی هەیە بۆ هەولێر و چاوی بە بەڕێز مەسعود بارزانی و سەرکردەکانی تریش دەکەوێت لە هەرێمی کوردستان. ڕەنگە پێکهاتنی حکوومەتی داهاتوو زۆر بە خێراتر بەڕێوە بچێت وەک لەوەی لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا ئەنجامدران. چونکە لە ئێستادا چەند ئاماژەیەکی تێگەیشتن هەیە لە نێوان لایەنە سیاسیەکاندا بۆ کە بە گوێرەی ئەو بنەمانەی دەستور دەستنیشانی کردوون بەو پێی کە زۆرێک لەو لیستانە سەرکۆتاییان بەدەستهێناوە. زۆر باشە. بەڕێز حەیانی، جەنابەت ئاماژەت بۆ کرد کە ناکۆکی وەکو هەمیشە هەیە بۆ دەستنیشانکردنی سەرۆک وەزیران کە ئەمە وەکو نەریتێکی سیاسی لێ هاتووە لە دوای هەڵبژاردنەکان ئەو ناکۆکیە دروستە بێ. بەڵام ئایا پێکێنانی حکوومەتی نوێ عێراق دوور ئەبێت لە دەسوەردانی دەرەکی و ئەکرێ بڵێن بڕیارەکە لە ناوخۆی عێراق دەدرێت؟ نەخێر، ئەم پرسیارە زۆر گرنگە. چەندین جاریش ئەو پرسیارە کراوە کە دەسوەردانی دەرەکی هەیە، ناکرێت ئامە ڕوو بدات. هەر وەک دەزانی ئێمە چواردەورمان پڕە لە دۆخێکی هەرێمی گۆڕا و کە هەمیشە لە گۆڕانکاریدایە. هەروەک دەزانن سەرۆک وەزیران نوێنەری شەرعی وڵات دەبێت بۆ ئەوەی لەگەڵ وڵاتانی هەرێمی و جیهانیدا پەیوەندی ببەستێت، تەنانەت لە ئەوروپا و وڵاتانی تریش، تەنانەت ئەمریکاش. بۆیە ئەمە پێویستی بەوە هەیە کە ئەو کەسە ڕەزامەندی هەمووی لەسەر بێت، نەک وەک دەستوەردانێک، بەڵکو دەبێت پێشوازی لێ بکرێت لەلایەن هەمووانەوە. لەوانەیە هەندێک بەرهەڵستکاری و کێشە هەبێت لە هەڵبژاردننی کەسێک، بەڵام نەوەک وەکو سەرکردایەتی ئەنجومەنی وەزیران. بۆیە ئەو ناکۆچانەی کە لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەبووە ئێستا دەبێت لە ڕێگای دانیشتن لەسەر یەک مێزدا چارەسەر بکرێت بە نزیککردنەوەی بیربوتنەکان سەید عامری و قەزعەلی و عەمار حەکیمیش لە سەرتاوە دەستی کرد بە جموجۆڵ بۆ چارەسەرکردن و گفتوگۆکردن لەگەڵ سوننەکان و هێزە کوردەکان. ئەمە وەکو هەنگاوێکە، وەکو سەرەتایەک بوو، سەرکەوتوش بوو بۆ ئەوەی
بزانین کە ویستێکەیە لەلایەن چوارچەوەی هەماهەنگیەوە بۆ ئەوەی گەیشتنە ئەو ئامانجەی کە هەڵبژاردننی سەرۆکاتەکە لە ماوەی دەستوریدا کە بۆی دەستنیشان کراوە ئەنجام بدرێ و یەکەم جاریش بێت ئەو ماوەیە تێنەپەڕێنرێت. ئەمەش ببێت وەکو هیوایەکە بۆ خەڵکی عێراق کە حکوومەتێکی تازەی هەبێت بە شێوەیەک لە ڕووی دەستوریەوە ڕەزامەندی لەسەردرابێت. باشە کاتە جێ خۆیەتی من پرسیار لە بەڕێزت بکەم پێشبینی جەنابتان بۆ ئەوی کە بەهێزترین کاندید بۆ پۆستی سەرۆک وەزیران دەستنیشان بکرێت کێیە؟ چەندین ناو پێشنیار کراون زیاتر لە 12 کەس پێشنیار کراون هەمیشە تەماشای تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەیت ناوی زیاتر دەبینیت بەڵام یەکێکیان قاسم ئاعرازیە کە ڕەزامەندی زۆرینەی لەسرە تەنانەت برایانی کوردیش ئەعترازیان لەسەر نییە ئەوی تریشان ئەبو عەلی بەسڕیە کە دەکرێت یەکێک بێ لەو کاندیدانە ئەم ڕێککەوتنەش لە نێوان هەمویاندامە دەستنیشان کە هەروەها عەبدولحەمید شەتری کە یەکێکە لەو کاندیدە بەهێزانەی کە پێشنیار کراون لەگەڵیدا بەڕێز نائیلی بەڕێز بەدرانی سەرۆکی مساعدە و عەدالەش ناویان دێ بەڵام پێم وایە بەڕێز قاسم عارەجی بەهێزترین کاندید بێت کە زۆرترین ڕەزامەندی لەسرە هاوشانی بەڕێز عەلی بەسڕی کە ڕەزامەندی زۆرینەی لەسرە لەلایەنە سیاسیەکانی شیعە و سوننە و کوردەکان تەنانەت لەلایەن هێزە هەرێمی و دەوڵەتیەکانیشەوە کە بە تایبەتی کە پەیوەندیەکی پتەوی هەبووە لەگەڵ وڵاتانی دراوسێدا تەنانەت لەسەر ئاستی جیهانیشدا. باشە بەڕێز حەیانی من لە سەرەتاش ئاماژەم بەوەدا کە ئێستا ترافیکێکی دیپلۆماسی لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی لە عێراقیش بە هەمان شێوە مەبەستمەوەیە کە ئێستا لایەنەکان سەردانی هەرێمی کوردستانەکەن ئەمێ بڵێم هەولێر وەکو ناوەندێکی بەهێز بۆ بڕیاردان لە پرۆسەی سیاسی هەژمارەکرێ خوێندنەوەتان بۆ ئەمە چی؟ بێگومان بەڕێز سەرۆک مەسعود بارزانی کەسێکی نیشتیمان پەروەرە کەسێکە لە ڕووی سیاسیەوە نکۆڵی لێ ناکرێت لە سەرەتای دامەزراندنی ئەم سیستەمەی حکومڕانیەوە ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو بۆ چارەسەکردنی کێشەکان پێم وابێ بەڕێز مالیکی هاتووە بۆ هەرێمی کوردستان بۆ وەرگرتنی ڕەزامەندی بۆ ئەوەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەربگرێت بۆ ئەوەی بزانێت ئاخۆ داواکاریەکان چییە لەگەڵیدا گەڕانەوەی سەرۆکاتی کۆمار بۆ پێکاتەی سونی هەروەک دەزان بەڕێز غازیاوەر لە سەرەتادا لە پشکی ئەوان بوو سەرۆکی کۆمار بوو بۆیە دەبێ بزان بەڕێز سەرۆک بارزانی چێ پێشنیار دەکات بۆ ئەوەی لە ڕووی پێشبڕچێەوە دەبێت ڕەزامەندی لەسەر بێت تەنانەت لەلایەن ئەو هێزانەی تریشەوە کە دەکرێت لە سەرۆکایەتی کۆمار لەوانەیە پاشکشەیەک هەبێت کشانەوەیەک هەبێت لەلایەن بەڕێز سەرۆک مەسعود بارزانیەوە گەرات و کاندیدێکی هەبێت بۆ سەرۆکایەتی کۆمار بۆ نمونە ئەگەر ئەوەی کە سەرۆکایەتیەکانی پێشوو کە نەیتوانی بەدەستی بێنێت ئێستا بتوانن لە دیدگایکی نیشتیمانی نیشتمان پەروەریەوە دەستکەوتەکان بەدەست بێن چونکە بەڕێز مەسعود بارزانی ڕەگەزپەرستی تێدا نییە و هەمووان ڕێزی لێدەگرن و چەندین مووقفی نیشتیمانی و سیاسی هەبووە کە ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە لە چارەسەرکردنی زۆرێک لە قەیرانەکان و هەمیشە لە بەرەی چارەسەرکردنی کێشەکان بووە بۆ پێدانی گشت بۆ چوونێکی ڕاستی و تەنانەت چەندین جار تەنازولیشی کردووە بۆ ئەوەی چارەسەرێک و سەقامگیری بۆ کۆمەلگای عێراقی بێتە دەست
ئەمەش بێگومان بە گوێرەی ئەو زانیاریانی کە پێم گەیشتووە بەڕێز مالکی ڕەنگە چووە بۆ هەولێر بۆ ئەوەی ڕازی بکات کە خۆی ببێت بە سەرۆکی کۆمان ڕەنگە لەو کاتەشدا سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بگۆڕدرێت بۆیە ئێستا دۆخی ئەمنی و هەرێمی تەنانەت دۆخی ئابووریش لە عێراقدا پێویستی بە هەموو سەرۆکایەتیەکان هەیە تەنانەت سەرکردایەتیەکانی هێڵی پێشەوە و دیارترینیان کە شارەزاییان لە دۆخی هەرەمی و سیاسی و ئابووری هەیە بێنە پێشەوە بۆ نمونە یەک لەوانە بەڕێز سەرۆک مەسعود بارزانی و بەڕێز نووری مالکی کە هەوڵ بدەن بۆ ئەوەی کەسی گونجاو بۆ وەزارەتەکان و بەڕێوەبەرەکان و دامەزراوەکان دەستنیشان بکرێت تەنانەت لە زیاتر لەوەی کە چاوەڕوانی دەکرێت هیوادارین ئەمە زانیاریەکی دروست بێ و بەڕێز مەسعود بارزانیش ئەمە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بدات بە بەڕێز مالکی بۆیە دووبارەی دەکەمەوە کە پێویستمان بە سەرکردایەتیە دیارەکانی ئەم وڵاتە هەیە بۆ ئەوەی ئەم ڕێکەوتنە ئەنجام بدرێت بۆیە بەڕێز مالکی و بەڕێز عامەڕیش پێدەچێ ڕێکەوتنێکیان هەبێ و ڕێزیی تەواویان بۆ گشت سەرکردە سیاسیەکان هەیە هەروەکو باسم کرد بۆیە ئەمەش وەکو بینیومانە و پێشتر ئەزمونمان هەبووە کە ڕێزی دووەمی سەرکردایەکان لەگەڵ ئەو پەڕی ڕێزم ئەدایان بە گوێرەی پێویست نەبوو لە ڕاستیدا استقرارێکی سیاسی و ئەمنی و ئابووری پێویستە ئێستا لە عێراقدا بێتەکایەوە تەنانەت لایانی هەرێمی و دەوڵەتەکانیش بەو ئاراستە دەڕۆن کە کۆمەڵێک کێشەی ئابووری و دەرەکی و ناخۆیی هەیە تەنانەت ئەو قەیرانانەی کە لە ڕابردوشدا ڕوویاندا بوو لە کاتێکدا بۆ نمونە قەیرانی دامەزراندنی پەرلەمان و پێکهاتنی هەروە دەستنیشانکردنی سەرۆکی کۆمار و ئەمانە هەمووی هۆکار بوون بۆیە دەبێت ئەم پەرلەمانە سەرەتایەکی خێر بێت پیرۆزبایش لە هەموو برایان دەکەم کەوانی کە براو بوون کە براوەش نەبوون بۆ بەشداریکردنیان لەم هەڵبژاردنەدا هیوادارم ئەم پەرلەمانەی دادێ نیشتیمانی عێراقی بێت کە چاوی لەسەر عێراقیەکان بێت و نوێنەری عێراقیەکان محمود حەیانی بەڵێ سپاس دەکەین شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە محمود حەیانی میوانی کوردستان 24 بوویت سپاس بۆ شرۆڤەکانت